کە دەستەی داکۆکیکاران لە نەخۆشخانەی هیوا کەمپینێکیان ڕاگەیاندووە بە مەبەستی دروستکردنی فشار لەسەر هەردوو حکوومەتی عێراق و واروەها هەرێم و تەندروستی جیهانی لە پەرلەمانەکانی عێراق و هەرێمیش وەروە دەستەی داکۆکیکاران لە نەخۆشخانەی هیوا لە بانکەوازێکدا ئاماژە بۆ دەکات کە هەمووان پێکەوە هەوڵ دەدەین کە نەخۆشخانەی هیوا لەم گرفتەیەکی ئێستا تێیدایە دەربهێنرێ و ژیانێکی شایستەیان بۆ فراهەم بکرێت بە تایبەتر بۆ نەخۆشخانەی هیوا و ئەو نەخۆشیە سەختەی کە هەیەە تێپەڕێنن بۆ ئەو مەبەستا لە ستودیۆ لە ئێستادا میوانداری زۆر بەڕێز شەدە بەشیر حەمەسەلیم ئەندامی دەستەی داکۆکیکاران لە نەخۆشخانەی هیوا لە دەستوری بەیانی کورسانیست لامان ئامادەی خاتوشەدە بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت بە خێرات وڵێ بە شێوەیەکی گشتی ئەو کار و چالاکانی کە ئەم دەستەیە لە خۆی دەگرێت خۆی لە چیدا دەبینێتەوە و دەتانوێت چ پەیامێکیش بگەێنێت ئێمە سەرەتا دەستەکەمان پێک هاتووە لە نوێنەری کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کەسایەتی دوای ئەوەی کە زانیمان نەخۆشخانەی هیواوەکو هەمیشەکە نەخۆشخانەی هیوا چەندین ساڵە بەدەست قەیرانەوە ئەناڵێنێ لە تازەترین بەدواداچوونمان بۆمان دەرکەوت کە جارێکی تر ڕوبەڕووی قەیرانێک بۆتەوە نەخۆشخانەی هیوا دوای ئەوەی کە ئێمە وەکو نوێنەرانی ڕێکخراوەکان سەردانمانکردن بینیمان ئامارەکان زۆر مەترسیدارترن لەوانەی کە ئەبیسترێن و کە هەن لە ناو کۆمەڵگەیە نەخۆشەکان بارودۆخیان باش نییە نەخۆشخانەکە بە گشتی لە هەموو ڕوویەکەوە کەم و کورتی هەیە لە بارودۆخێکی سەختایە بۆیە بڕیارمان نا ئێمە بتوانین وەکو ڕێکخراوەکان شتێک بکەین بتوانین ڕۆڵمان هەبێت لە چارەسەرکردنی کێشەکانی نەخۆشخانەی هیوا لە یەکی چوارەوە ئێمە دەستەی داکۆکیکردن لە نەخۆشخانەی هیوامان ڕاگەیان ئەم دەستەیەکی خۆبەخشە هەموو ئەو بە دوواداچوونانە و هەموو ئەو کەم و کورتیانەی کە ئێمە بەدیمان کردو و پێمان گەشت و خۆمان بە دوواداچوونمان بۆ کردووە لە چەند خاڵێکا کۆمان کردوێتەوە ئامانجمان دروستکردنی فشارە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەر ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ سەر وەزارەتی بۆ سەر پەرلەمانی ببورێن حکوومەتی عێراقی کە بەشی هەرە زۆری ئەم کەم و کورتیانە حکوومەتی عێراقی لی بەرپرسە هەنێک ئێمە تەرکیزمان لەسەر ئەو خاڵانەیە کە استراتیژین لەم هەڵمەتەیە ئێمە بە هیچ شێوەیەک هاوکاری مادی وەرناگرین کۆی ناکەینەوە بەڵام ئەکرێ لە داهاتووە وەسیلەیەک بین بۆ گەیاندنی هاوکاری مادی بۆ نەخۆشخانەی هیوا بەڵام لە ئێستاە ئێمە هێندەی پشتیوانی معنەویمان پێویستە هێندە نامان ئەوێ بچینە لایەنە مادیەکەوە چونکە ئێمە ئەمانەوێ کار لەسەر ئەو خاڵانە بکەین کە استراتیژین کە ئێستا و داهاتوش نەخۆشخانەی هیوا و نەخۆشەکانی لی سوودمەند دەبن. پشتیوانی لایەن و ڕێکخراوەکان لە چاستێکدا بۆ کەمپینەکەتان کە ڕاتان گەیاندووە؟ بەڵێ پشتیوانی ئێمە زۆر خۆشحاڵانە یانی لە ماوەیەکی کەمە پشتیوانی چەندین هەزار کەسمان ینی پێگەشتووە پیجێکمان هەبووە تەسەورمان نەکردو خۆمان ینی پشتیوانی خەڵک بەم شێوەیە بەدەنگەوە هاتنی خەڵک بەم شێوەیە بۆ کێشەکانی هیوا لەبەرەوەی هەمووان ئەزانین ماوەیە کە بێمتمانەی یەک دروست بۆ تەنانەت لە نێوان خێرخوازانە بەرامبەر بە نەخۆشخانەی هیوا کە باس لەوە ئەکرێ پارەی خێرخوازیەکە ناگاتە نەخۆشخانەکان نەخۆشەکان لی سوودمەند نابن ئەمە جگەلەوەی کە کۆمەڵک گرفتی تر هەیە خەڵک تووشی ناومێدی بۆ لە بەرامبەر ئەم گرفتانەیە کە هەڵوێستی حکوومەت نەبووە لەبەر ئەوە ئێمە ئەم هەڵمەتەمان یعنی کاریگەریەکی زۆر باشی هەبووە لەوەی هەم متمانە بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان کە نەخۆشخانەکە ئەو پارەی کە بۆی کۆکراوەتەوە وەکو خۆی ماوەتەوە پارەکە ئەگەر چی لەلایەن حکوومەتەوە جارێک دەستکاری کراوە بەڵام ئێمە یەکێک لەو شتانەی کە ئامانجمانە لە بەیاننامەکە باسی بکەین و ئاماژەمان پێ کردووە ئامانجمانە دەستکاری نەکردنی پارەی کۆمەکی نەخۆشانی هیوایە لە هیچ بارودۆخێکە حکوومەت بۆی نەبێت دەستکاری ئەو پارەیە بکە یەکێکی تر لە ئامانجەکانمان بەکارهێنانی پارەی کۆمەکە لەلایەن نەخۆشخانەکانەوە بۆ دابینکردنی دەرمانی پێویست پارەکە هەیە بەڵام نەخۆشخانەکان سەلاحیەتی سەرفکردنی پارەکەیان نییە ئێمە ئامانج هەدەفەکەمان ئەوەیە پەرلەمانی کوردستان بڕیارێک دەربکە بڕێک دەستنیشان بکە بۆ هەریەک لە نەخۆشخانەکانی شێر پەنجە مانگانە بەپێی پێویستی بۆ دابینکردنی بڕی دەرمانی پێویست بۆ نەخۆشەکانی. یەکێکی تر لەو خاڵانەی کە ئێمە بۆمان گرنگە و دروستکردنی بینای هیوای نوێیە کە
بڕیارەکەی دەرچووە بودجەی بۆ دەست تەرخان کراوە بەڵام نەچوەتە بواری جێبەجێکردنەوە ئەو نەخۆشخانەیە کە ئێستا هەیە لە کاتێکا دروست کراوە کە لە سلێمانیە 50 حاڵەتی شێرپەنجە هەبووە ئێستا ڕۆژانە 600 حاڵەت سەردانی 600 نەخۆش سەردانی ئەو نەخۆشخانەیەکە لۆدێکی زۆریان لەسەر بێدیان نییە لە ڕووی ستافەوە کەم و کورتیان هەیە لە ڕووی ئامێرەوە کەم و کورتیەکانیان زۆرن دەرمان نییە دەرمانی ئازارشکێن بۆ ئەو نەخۆشانەی کە لە دوا قۆناغەکانی شێرپەنجەیان تەنها پێویستیان بە ئازارشکێن هەیە ئەتوانن بەس ئازارشکێن وەربگرن ئەو دەرمانە نییە لە دەریشەوە ناتوانن ئەو جۆری دەرمانە دەست ناکەوێت کۆمەڵێک کێشەی زۆر گەورەتر هەیە کە ئێمە باشە ئاماژەمان پێکردووە ئامانجمانە بتوانین لە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکانە هاوکار بین. بەڵێ خاتوشە لە قسەکان تا باست کرد هەم دەتانوێت متمانە بگەڕێنەوە و هەم فشار دروست بکەن ئەم دوو ئەرکت چۆن ئەکەن ینی تەنها لە ڕێگەی بەیاننامەکەوە یاخود هەنگاوەکانتان چی نەخێر ئێمە کۆمەڵێک میکانیزمی تایبەتی خۆمانمان هەیە ئەمڕۆوەکو دەستپێکی ئەم کارەمان شەو نەخوونیەکە لە بەردەم نەخۆشخانەی هیوە ئامانجمان لە شەو نەخوونیەکە دروستکردنی فشارە بۆیە داوا لە هەموو پشتیوانانەکەین ئەوانەی کە پشتیوانمان بوون لە هونەرمەندان لەوانەی کە خۆیان بە خاوەنی نەخۆشخانەی هیوە ئەزانن کە گرنگی ئەم نەخۆشخانەیە بۆ هاوڵاتیان و بۆ نەخۆشان و بۆ ئێمە هەست پێ ئەەکەن ئەمڕۆ بە بەشداریەکی کەمیش بێ حزوریان هەبێ لەگەڵمانە کاریگەری خۆی ئەبێ ئێمە وەکو دەستپێک وەکوتم شەو نەخوونیمان هەیە لە شەو نەخوونیەکەمانە چەندین پرۆگراممان هەیە دوو بەرنامەی تەلەڤزیۆنیمان هەیە کە بە شێوەی لایف پەخشەکرێ لەوێ پزیشکی پسپۆرە ڕێکخراوی ژینگەیە کە باس لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە و کە هۆکارێکی بەرزبوونەوەی نزبەی سەرەتانە کە بەپێی ئامارەکان ڕۆژانە 15 حاڵەتی نوێ لە نەخۆشخانەی هیوا داخڵ ئەکرێ لەو 15 حاڵەتە ژمارەیەکی زۆری مناڵە کە پیسبوونی ژینگەیەکێکە لە هۆکارەکانی کوالیتی دەرمان و نەبوونی دەرمان و نەبوونی هۆشیاری و کوالیتی خواردن و جۆرەها هۆکاری تر هەیە ئەمڕۆ نوێنەری ئەو ڕێکخراوانەی هەریەکە لە بوارێکا کاری لەسەر ئەم مەسەلەیە کردووە و پزیشکی تایبەتمەند و پەرستار و ژمارەیەک خۆبەخشی هەیە نەخۆشخانەی هیوا ئەمڕۆ هەموو ئەو بەڕێزانە لە دوو بەرنامەی جیاوازە تەختەی ئەو کەم و کورتیانە ئەکەن هاوکات بۆ سبەینە بەیانیەکەی ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە بەیان نامەکەمان ئەخینە ڕوو باش ئەمڕۆ لە سعات چەنەوە چارەکیەکانتان دەست پێ کات و سبەینە تاکەی بەردەوامە بێت بەڵێ ئێمە لە سعات چوارەوە لە ناو حوشەی نەخۆشخانەی هیوا دەست پێ ئەەکەین بۆ سبینێ بەیانیەکەی دەوری سعات 11 کۆتایی پێ دوای پرس کۆنفرانسەکە بەڵێ هەموو دەستگاکانی ڕاگەاندن میدیا دەستگا میدیایەکانتان ئاگادار کردوتەوە هەمویان ئامادەبن لەوێم شۆ لەگەڵتان بە درێژەی شەوە کامێنەوە هەموو ئاگادار کراون هەیە بەرنامی لایڤی هەیە لە یعنی چەند ڕۆژە لەگەڵمانە خەریکە بە شێوەی ئەوەی کە میوانداری ئەندامانی دەستەکەی کردووە راپۆرتی کردو خۆی سەردانی هیوای کردووە خۆشببختانە هەموو لایەک هاوکارن لەگەڵمانە باشە خاتوشە دەباستەوە کرد لە ئێستادا تەنها دەتانوێت فشار دروستکەن هاوکاریەکان یا خودکارەکانی ئەم کەمپینە بۆ کۆکردنەوەی لایەنی مادی یا خود بڕپارێک نییە بۆ ئەوەی کە بۆ وەرگرتنی عیلاج لە توشبانی نەخۆشی هیوادا ئەم پارەیە جارێکی دیکە بەکاربێنرێتەوە هەوڵ دێر دەهاتوودا کار لەسەر ئەمەش بکرێت لە ڕووی مادیەوە کۆمەک بکرێت بۆ نەخۆشخانەی هیوە بەڵێ ئێمە لە میانەی کارکردنمانە هەڵبەت تووشی چەندین مووقیف ئەبی کەوا ئەکا زۆر جار استراتیژی ئیشەکەت گۆڕانکاری تیا بکەیت ژمارەیەکی زۆر پەیوەندیمان پێوە کراوە نامەمان بۆ هاتووە کە ئەیانەوێ خەڵکی خێرخوازە لە ڕێگەی ئێمەوە عیلاج هاوکاری مادی بگێنە نەخۆشخانەی هیوە هەڵبەت ئێمە هەموو جۆرە هاوکاریەک لەگەڵ یاین و بەرز ئەی نرخێنین ئەو هەڵوێستانە بەڵام وەرگرتنی هاوکاری مادی ئێمە لە داهاتوە میکانیزمێک ئەبێ بڕیاری لێبین بە چ میکانیزمێک ئێمە ئەو پارەیە وەربگرین یاخود ئێمە ببینە وەسیلە بۆ گەیاندنی پارەکە بە نەخۆشخانەی هیوە سەبارەت بە هەنگاوەکانی ترمان ئێمە ئەمە هەنگاوی یەکەممانە هەنگاوی داهاتوومان کۆبوونەوەی لەگەڵ لایەنەکانە باسکردنی کەم و کورتیەکانە سەردانکردنی هەردوو پەرلەمانی عێراق و کوردستانە دانیشتنە لەگەڵ هەردوو وەزارەتی تەندروستی عێراقی و کوردستانە ئێمە خۆشببختانە ڕێکخراوی تەندروستی جیهانی لەگەڵمانە ئێمە کێشە و کەم و کورتیەکانمان بە شێوەی خاڵجگە لە بەیان نامەکە کە کۆمەڵێک کێشەی تر هەیە
زۆر مەترسیدارترە، زۆر گرنگترە، زۆر ورترە ئیشی لەسەر بکرێت لە ناو پەرلەمانە پێویستی بە دەرچوونی بڕیارە. ئێمە پەرلەمانی عێراق بەڵێ پەرلەمانی عێراق بەپێی نزبەی بودجە معاملە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەکا نزبەیەکی بۆ هەرێمی کوردستان دەستنیشان کردووە بەپێی ئەو نزبەیە بڕی دەرمان ئەنێرێ بۆ نەخۆشخانەی هیوا لە کاتێکە نەخۆشخانەی هیوا سێ بەشی نەخۆشەکانی نەخۆشی ناوەڕاست و باشووری عێراقن ئەگەر بێت و نەخۆشخانەی هیوا دەرگای نەخۆشخانەکەی بەسەر نەخۆشەکانی ناوەڕاست و باشووری عێراقادا بخە لەوانەیە لە ڕووی چارەسەر و لە ڕووی دەرمانەوە بۆ نەخۆشەکانی خۆمان کافی بێت بەڵام وەکو لایەنێکی ئینسانی وەکو ئەوەی کە ناتوانیت تۆ دەرگای نەخۆشخانە بەسەر نەخۆشادا بخەی ئەوان لە ئێستایا چارەسەرەکان بۆ نەخۆشەکانی ناوەڕاست و باشوور بە هەمان شێوەیە کە بۆ نەخۆشەکانی خۆمانە لەبەرەوەی گرنگە حکوومەتی عێراقی حسابێکی ئەوە بکا کە سێ بەشی نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا لە سنووری حکوومەتی عێراقیایە هاوکات جۆری ناردنی جۆری دەرمان جۆرێک دەرمان ئەنێرێ کە خۆی پیزایە کە خۆی هەیەی ئەو دەرمانە بەپی پێویستی نەخۆشەکانی ئێرە نەخۆشخانەکانی ئێرە دەرمان نانێرێ ئەمە کێشەکانن کە پەیوەندیان بە حکوومەتی عێراقیەوە هەیە باس لەوە کرد کە ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاگاداری ئەم کەمپینیە و ئاگاداری ڕێکخراوەکانتانە هەڵوێستی ئەوان لەو کاتۆ کە کەمپینەکەتان ڕاگەاندووە تا ئێستا هەڵوێستی ئەوان یاخود پشتیوانیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ئێوە تا ئێستا چی بووە؟ ئەوان لەگەڵمانن بە هەموو شەیە بۆ دروستکردنی ئەو فشارە بۆ قسەکردن لەگەڵ هەردوو حکوومەت وەکوتم خۆشبەختانەوان خۆشیان ئەمە بابەتێک کە پەیوەندی ڕاستەوخۆشی بەوانەوە هەیە هاوکاریەکان پێشوازیەکە لە کەمپینەکەی ئێمە خۆشبەختانە تا ئێستا لە ئاستێکی باشایە لەلایەن هەم لایەنەکانەوە هەم لەلایەن ڕێکخراوەکانەوە هەم لەلایەن پشتیوانی خەڵکەوە. باشە ئەمێ باس لەوەش بکەم کە جگەلەوەی ئێوە داواکاری ئێوە هاوکاریەوە خود پشتیوانەکانی ئەوە داوای ئەەکەن تەنها لەلایەنی معنەویەوە بووە لەو کاتۆ کە دەستان پێ کردووە لەم ماوەیەدا کە کەمپینەکەتان ڕاگەیاندووە هیچ جگەل لە هاوکاری معنەوی هیچ هاوکاری و پشتیوانێکی مادیش گەیشتووە بە نەخۆشخانەکە بەڵێ ئێمە دوێنێ لە سەردانێکمانە بڕێک پارە حەس ناکەم لێرە و ئاماژەی پێبم لە ڕێگەی یەکێک لە ئەندامانی دەستەکەمانەوە کە هاوڕێیەکی بوو هەر دوێنە ئێمە لە میانەی کۆبوونەوەکەیە بەڵێ ئەوەشمان کرد بەڵام ئەو پارانی کە ئەبەخشن یەک کێشەیتیا ئەویش لە کاتی وەرگرتنی پارەکانە ئێمە ئەگە بمانەوە من هاوکاری بگەین منە خۆشخانەی هیوا ناچێت بۆ نەخۆشخانەی هیوا بە تایبەتی ئەچێتە سندوقی شێرپەنجە هەر سێ نەخۆشخانەکە هەرێمی کوردستان لە سنووری هەرێمی کوردستانە لی سوودمەند ئەبێ لەو کاتەیە بەڵام ئەوێ ئێمە ئەگەر دیقەتی ئامارەکان بین ببینین زۆرترین ژمارەی نەخۆش لە نەخۆشخانەی هیوایە لۆدێکی زۆر زۆری لەسرە لەبەرەوە ئێمە یەکێکی تریش دیسانەوە لەو کێشانە ئەبێ لە کاتی دابشکردنی یا سەرفکردنی بڕی پارەی کۆمەک ڕەچاوی ئەو بابەتە بکرێ. مێدەکەین و کەمپینەی کە ڕاگەاندراوە جێ خۆی بگرێت و ئەو فشارانەی کە دروست دەکرێت لە ڕێگەی ئەم کەمپینەوە بتوانێت خزمەتێکی باش بە نەخۆشخانەی هیوا و نەخۆشەکانی بگەێنێت. زۆر سپاس بۆ خات و شەدە بەشیر کە بەڕێزیان ئەندامی دەستی داکۆکیکار لە نەخۆشخانە ئەندامی دامەزرێنەری دەستی داکۆکیکار سپاس بۆ ئامادەبوون بەخێرایی زۆر سپاس.